بەڕاشکاوی لەگەڵ ڕێبوار. بینرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکی ژانتان شادی و کامەرانی بێت لە هەر شوێنێک بینەرمانن سڵاوی گەرمی کارمەندانی ئێنارتیتان لێبێت. لەگەڵ سەرهەڵدانی داعش قسەی زۆر لەسەر هەڵوێستی ئیسلامیەکانی کوردستان دەکرێت. هەڵوێستی ئیسلامیەکانی کوردستان بەرامبەر داعش چییە؟ بەشێک لە لایەنە ئیسلامیەکانی کوردستان هەڵوێستی خۆیان بە ئاشکرا لە بەرامبەر گروپی چەکداری داعش ئاشکرا کردو. بەڵام ئایا تەنها ئاشکراکردنی هەڵوێستیان لە بەرامبەر چەکدارانی داعشدا بەسە بۆەوەی کە ئیتر قسە لەسەر ئیسلامیەکانی کوردستان دەکەین؟ دۆخی ناوخۆی حیزبە ئیسلامیەکانی کوردستان چۆنە؟ بۆ بەشەیشان بەوە تۆمەتبار دەکرێن کە بەردەوام قسەیان لەسەر حیزبەکانی دەسەڵات و یان قسە لەسەر حیزبە ئەلمانیەکان دەکەن، بەڵام لە ناو خۆشیاندا ژیرۆدەی دەیان و بگرە سەدان کێشەی ناوخۆیین. ئەو هەموو جیابوونەوەیە لە ناو حیزبە ئیسلامیەکاندا چی ڕوودەدات؟ ئەرێ کۆمەڵگایەک کە لە 1996 دانیشتوانەکەی مسلمان بێت پێویستی بەم هەموو حیزبە ئیسلامیە هەیە کە لە کوردستاندا لە گۆڕەپانی سیاسیدا کار دەکەن. ئەم تەوەران و چەند تەوەریکی تریش دەربارەی دۆخی ناوچەکە و بزوتنەوەی ئیسلامی و کێشە ناوخۆییەکانی و هەڵوێستی بزوتنەوەی ئیسلامی لە بەرامبەر داعش و هەروەها لایەنە ئیسلامیەکانی تری کوردستان و پەیوەندیەکانیان ڕوبەڕووی ئیحسان عەلی عەبدولعەزیز ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی دەکەینەوە. کاک ئیحسان خێر بۆ بەڕاشکاوی. ئەو هەموو حیزبە ئیسلامیە لە کۆمەلگایەکی موسڵمانە ضرورەتی چییە؟ بسم الله الرحمن الرحیم. طبعا ئێمە بەرپرسیارین لەوەی کەوە باسی بزوتنەوەی ئیسلامی بکەین. بزوتنەوەی ئیسلامی یەکەم حیزبێکی ئیسلامی بووە کە دروست بووە و دروستبوونەکەشی لەسەر ئەساسی ئەوە بووە کە شانبەشانی ئەو هێزە سیاسیانەی تری کوردستان کە هەبوون ئێمە بڕۆین لەگەڵ ئەوانە و دیفاع لە میلەتی خۆمان بکەین. کە کاتێکی بزوتنەوەی ئیسلامی دروست بووە چەتێک بووە بۆ هەموو ئیسلامیەکانی کوردستان و ئەو حیزبانەی تر کە ئیمڕۆ لە گۆڕۆپانی سیاسی کوردستانە ئەیان بینیت لە دوای ئێمەوە ئیعلانیان کردو و لەدای ئێمەوە دروست بوون. زیادبوونی ئەو حیزبە ئیسلامیانە و مبەڕیراتی دروستبوونیان ئەوە شتێکە بێ خەڵک ئەو پرسیارە لەو حیزبانە بکات، بەڵام ئێمە بەش بە حاڵی خۆمان بە زەرورەتمان زانیوە کاتی خۆی کە بزوتنەوەی ئیسلامی دروست بووە و قەرارێکی زۆر ڕاست بووە و هەر لەو کاتێشە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان دەستخۆشیان لێ کردوین و بە دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی وتوانەکەوە ئەو معادلە سیاسی کە لە کوردستان و لە شاخە هەبووە ئەتوانی بڕین زیاتر کۆمپلیت بۆ زیاتر بوای لێ هاتووە کە هەموو لایەنەکان لە خۆی بگرێەوە دۆخی سیاسی کوردستان. بەڵام ئەوە قۆناغێ بوو کۆتایی پێها و لەم قۆناغەیە کە کورد کەوتۆتە قۆناغێکی ترەوانەیە هیچ پێویستمان بەوە هەیە حزب بێت بە ناوی دینەوە سیاست بکات؟ لە هەموو مجتەمەعێک کە ئەیبینیت بۆ نمونە ئەگەر ئەو پرسیارەش ئەبێت لە حیزبەکانی تیژ بکەین ئەی چ پێویستێکە کاک ئەو هەموو حیزب بە ناو ئیلمانی هەبێت، هەمان پرسیارش ئەتوانی لەوە بکەیت ئەو هەموو حیزبەی تر کە هەیە ئەتوانم بڵێم ژمارە ئەوان زیاتر. بەڵام ئەوان هەرێکێ و لەسەر ڕێبازێکە، بەڵام ئێوە حیزبە ئیسلامیەکان هەمووی باسی واکە کە لەسەر ڕێبازی ئیسلامە. بەڵام کامیان لەسەر ڕێبازی ئیسلامن؟ ئەویش طبعاً ئیجتیهادات هەیە لە ئیسلامیش ئیجتیهادات هەیە. ئەو کاتە بۆ ئەو خەڵکەی و ڕۆژگارە ئەزانێتکەوە کێ لەسەر حەق و کێ لەسەر ناحەق. باشە، دۆخی بزوتنەوەی ئیسلامی چۆن لیستە؟ طبعاً بۆ قەیرانەی کە هاتووەتە ناوچەکە و بە تایبەتی عێراق و کوردستانیشی گرتوێتەوە دۆخی هەموو حیزبەکان دەتوانم بڵێم بە دەرەجەیەکی زۆر باش نییە. بزوتنەوەش بەشێکە لەو دۆخەی کە بەسەر ناوچەکە دێت طبعاً، بەڵام بەعام ئێمە خۆمان لە خەڵکی خۆمان ڕازین و لە وەزعی بزوتنەوەی ئیسلامی ڕازین و الحەمدولله ئەو ئەندامانەی کە هەمانە و بۆ خۆڕاگەری کە هەیەە بە هەموو شێوەیە کە ئەو سەبر و تەحەمولی ئەوان کردویانە باوەڕ ناکەم لە هیچ حیزبێکی ترا هەبوو بێت لەو هەموو ناڕەحەتی و ناخۆشیەکەوە ئەو حیزبیان بەجێ نەهێڵاوە ئێمە زۆر دڵخۆشین و بە ئایندەش دڵخۆشین. باشە، بەڵام خۆپێش دروستبوونی ئەمە قەیرانە شەر قسە لەسەرەوە کرا کە دۆخی بزوتنەوەی ئیسلامی باش نییە و هەڵبژاردننی ژواب بزانم بەڵگەیە بوو لەسەرەوە. بەڵێ، بەڵام ئێمە بەنسبەتی ئێمە وەکو مسلمان کارمان لەسەرە نەتیجەش لای پەروەردگارە و هەمیشەش ئێمە وەکو مسلمان هیچ مەرج بۆ ئەوە نییە کە حەق و ناحەق لەسەر ئەوە بێ کە ئایا ئەکسەریەت یا بە ئەقلیەت ئەو شتانە بێ. ئێمە وەکو مسلمان زۆرینەی ئاەت حتاڵێ و ئەکثەرهم للحەق کاریهون و ئەکثەرهم لا یشعرون و ئەکثەرهم لا یعلمون. لەبەرەوە ئەمە
شرط نییە کە ئەوەی عەدەدێکی زۆرتر بوو لەویتر باشتر بێت لەبەرەوە کردار شەرتە هەمیشە باشە بەڵام ئەنجامی هەڵبژاردننی شەر لای پەروەردگارە نەخێر ئەوە ئالێتێکە بۆ ئەوەی تۆ چۆنچۆنی ئەو میلەتە بەری بەڕێوە بەڵام ئەوە لەسەر باش بوون و باش نەبوون یا حەق و ناحەقی ئەو حیزبە یا ئەو کەسایەتیانە هیچ دلیلێکی نییە لەسەر باشە بزوتنەوەی ئیسلامیەگە لە 1970ەوە بە حساب بکەین کە تیا دامەزراوە تا ئێستا دوای ئەو هەموو ساڵە بڕاتە پرۆسی سیاسی و لە هەڵبژاردنە یەک کورسی بێنێت بەم تۆ خەبڵین چی؟ هەموو بڵین کارەسات یا بڵین باشە یا بڵین خراپە ئێمە خۆمان بەش بە حاڵی خۆمان ڕازینین بەڵام ئەویش ئەگەڕێتەوە بۆ مەجموعەیەکی زۆر لە بڵین ئەو ئالیەتان بۆ چی وای بەس ئەو یەکێک لەوانە طبعاً وەزعی حەساری اقتصادیە وەزعێکێک لەوانە هاتنی قواتی ئەمریکیە کە ئێمە لەگەڵی نەبووین مجموعەیەک دلایلی زۆر زۆر هەیە کەوە بوو بەهۆی ئەوە بەڵام ئایا توان ئەگەنی ئەوەی بەسەر بزوتنەوە هاو بەسەر حیزبێکی ترا بواە لە خەریتەی سیاسی نامە بەڵام بەو هەموو دۆخ و حەساری سیاسی و اقتصادی و بزوتنەوە ئیسلامی هێرما باشە ئێستا ئەوە خۆتان حساب بکەن کە لە خەریتەی سیاسیا ماون بەڵێ بەڵام کاریگەریتان نییە کاریگەریمان بەش بە حاڵی خۆمان هەیە لەکوێ لێک جونگم پێ بڵە کاریگەریتانە بێ ئێمە یەکەم ئەندامێکی پەرلەمانمان هەیە ئەو ئەندام پەرلەمانە ئەتوانم بڵێم لە زۆر ئەندام پەرلەمانەکانی تر کاراترە باش بە حاڵی خۆمان گەنجێکی زۆر زۆر لەگەڵمانایە و گوێمان لێ ئەگرێت و زۆر جاریش لە جادەی پانا گرنگ نییە تۆ خەڵکێکی زۆری لەگەڵا بێ لە ناڕەحەتیە کێ لەگەڵتە گرنگە زۆر باشە قسەی زۆر لەسەر و گۆڕانکاریانە ئاکراکە لەناو بزوتنەوەی ئیسلامیان ڕوویە لە لابردنی ڕابەرەکانەوە و هەروەها هەڵبژاردننی ڕابەری نیۆ باسی واگرێت کە لە کۆنگرەی هەشتا ئێوە یعنی تۆ براکانێ مەلا عوسمان عەبدولعەزیز لە ڕابەری لاتان مرد پاش ئەوە جارێکتر لە کۆنگرەی نوێیە مەلا سەدەق عەبدولعەزیزتان لەسەر لە ڕابەری لابرد یعنی لەناو خێزانێکا کە خۆیان دەسەڵاتدارن لەناو بزوتنەوەی ئیسلامیە ئەکرێت ئەمە ڕووبە ئەنی ئێوە مامتان لابرن و لە بەرامبەر برایەکی خۆتان بکەن بەڕابەر تەبانە ئەو شتە ئێمە باسمان کرد لە بەرنامەی ڕوودا و مێژووە و لە زۆر جێگەی تێش ئاوتومانە ئێمە بە تایبەتی هەموو بنەماڵی خۆشمان ئێمە من بە تایبەتی خۆمان ئەوەی باسی جنابی مامۆستا مەلا عوسمانەکەین باسی حتا مامۆستا مەلا عەلیش ناکەین ئەو شتە زۆر زۆر دوورە لە ڕاستیەوە ئەو شتە زیاتر ئەو کاتە ئەو ئەندام سەکردایەتیانی کە بوون هەر هەمویان تاوانبارن بەوەی کەوا مامۆستا مەلا عوسمانیان لادا لە ڕابەری و جنابی مامۆستا مەلا عەلی تا 3 مانگی ڕازی نەبوو لە تەلەڤیزیۆن و ڕادیۆی بزوتنەوە بەڕابەر بیخوێندنەوە و تا مامۆستا مەلا عوسمان وەفاتیشی کرد مامۆستا مەلا عەلی نامەی بۆ نووسی هەر بۆیە نووسی بۆ ڕابەری خۆم لەبەرەوە ئەو شتانە هەمووی ئەسڵ و ئەساسینی ئەمە یەک دوو من وام پێ باشە خەڵکی دەستخۆشی لە بزوتنەوەی ئیسلامی بکات حتاگەر لە بنەماڵەیەکی شابێ ئێمە لە ماوەیەکی کەمە توانیمانە 4 بۆ 5 ڕابەر بگۆڕین ئایا ئەو حیزبانی کە لە کوردستانان ماوەی 30 ساڵە لەوێیان توانیوانە ڕابەری بگۆڕن توانیوانە گۆڕانکاریە بکەن و هەر هەمووشیان ئیدعای دیموکراتی و ئیدعای ئەوەکەن ئێمە شوعی چەند جار سکرتێری گۆڕیەوە یەک دوو جار بە هیچ حیزبێک لە ژیانی خۆیە هیچ حیزبێک لە ژیانی خۆیە بە قەدەر بزوتنەوەی ئیسلامی ڕابەری نەگۆڕیوە باشە بەڵام ڕابەرەکە لە ناوباسنگی داخراوە بوو بە ئەوان لەناو یەک باشنەی داخراوە بیگۆڕن ئەگەر ئەتوانن لەبەرەوە کورسی شتێک نییە ئەگەر ئەو برایە ئێمە هەموو جارێوەمان ڕوون کردوتەوە مامۆستا مەلا عەلی کەسایەتی خۆی هەبووە مامۆستا مەلا عوسمان کەسایەتی خۆی بۆ هیچیان لەبەر خاتی هیچیان ینی نەقازانجمەند بوون نە هیچ بوون لە پێگەی خۆیانە هەموو میلەتی کوردی دەزانێت و دوو کەسایەتی جیاواز بوو قسە لەسەر ئەوە هەیە کە خوا لێی خۆش بێت مەلا عوسمان عەبدولعەزیز لەسەر ئەوە نیگەران بوو ئامادە نەبوو کە ڕابەر ناوی بەرن کە ئێوە خێزانەکەی خوا لێی خۆش بێت مەلا عەلی مەقسەدتان نەکردووە ئەسلی نییە شتە ئەمە یەکەم جاریشمان من بیبیسم من خۆم لە جەنابی مام عوسمانمەوە نزیکتر بووم حتا بڵم جەنابی باوکیشم تا ڕابەر بووە و زمانێکیش مام عوسمان کە لابراوە لە ڕابەری من گەڕامەوە لە ئەوروپاوە پێش ئەوەی بچم بۆ لای باوکم کە مامۆستا مەلا عەلی بوو لەگەڵ کاک حاجی تەحسینی برام کە ئەو کاتەی مەسئولی هێزی تایبەتیش بوو چوینە خزمەتی مام عوسمان قوربان من وەکو بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوە کە زۆربەی ئەو پەیوەندیانە خۆمان دروستمان کردووە حاجیش وەکو مەسئولی هێزێکی بەقووەت لە ناو بزوتنەوەی ئیسلامیە هەر تۆ ڕابەرمانی هەرچ ئەمرێکیش بفەرمووی لە تۆ بەمان دێت حتا مام عوسمان
يعني تقريبا من دەستیشی کرد بەگری چەند شتێکت پێڵە ماڵی فەرموو. زانین ئەمانە بەڵگەنین لەسەرەوەی کەشتی تاکراوە بۆ نمونە ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی هەبووە لە ناو کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامیە کۆنگرەی نۆ 700 دەنگی بەشداربووانی کۆنگرەی هێناوە ببوورە لە کۆی 700 بەشدار بوو زیاتر لە 300 دەنگی هێناوە بەڵام لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بەشداری کردووە تەنها 28 دەنگی هێناوە ئەندامی تری سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی هەیە لە هەمان کۆنگرەیە زیاتر لە 340 دەنگی هێناوە هی بەشداربووانی کۆنگرە بەڵام لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە 6 دەنگی هێناوە بەڵام ئەوە ئەمە دەلالەت نییە بۆی کە خەڵکێک پێش خراون بۆ ڕابەر بگۆڕێ نەخێر لەبەر چی دەلالت نییە یەکەم تۆ کۆنگرەی حیزبی جارێک کێڵێ ئەوانەی کە دەنگیان بۆ داوە لەو کۆنگرە حیزبی ئەسڵەن چون بۆ ئینتیخاباتی کوردستان لەبەرەوە ئەمە ئینتیخاباتێکی عامە لە کوردستان کراوە ئەمە ئینتیخاباتێکی حیزبیە دوای احتیمالی هەیە نەفرێک وەکو حیزب ئەم نەفری پێ باش بێ بەڵام لەوانەیە وەکو ئەندەم پەرلەمان پێی باش نەبێ ئەوانە کشتێکی زۆر زۆر سروشتی بەڵام ئاخر هەر دەنگی ئەوانی کە بێنایەتەوە کە لەناو کۆنگرەکە دەنگیان پێناوە ئەو دەنگانی بێنێت کێ لەوانێت چون لە کۆنگرەکە ئەسڵەن چون بۆ دەنگدان چۆن ناچن کێڵێت چوە بۆ دەنگدان خەڵکێکی زۆری بزوو کورسیەتان بە چیەنە ئێمە خەڵکێکی ئێمە دەنگێکی زۆر زەمان فەوتە هەر لێ سەوبا بە جەنابەت بڵێم ئێمە وەختی خۆشی مۆقیفی خۆمان دەربڕی من ئیستەیش ئەیڵێم و دووبارەش یەکەمەوە ئینتیخابات لە کوردستانی خۆمانە تا ئیمڕۆژ کە ئەبێت ئەو ئینتیخاباتە من بە شەفافی نازانم و ئەو ئینتیخاباتە زیاتر ئیتیفاقە هەتا ئەوەی نەتیجەی سەودان بێت ینی دانتان پیانە بە ئەنجامەکانیە ئەیدانی پێنانێ چیەکەی نەتوانتان ڕەتیکەنەوە ئینسحاب بکەن لە عملی سیاسی ئینسحابەکە ئەیدوای ئینسحابەکە چیەکەی ئەوانە هەمی بیرمان لێ کردێتەوە بەڵام ینی پاشەکشە باشتر نەبوو لەوە یەک ئەندام پەرلەمانتانە ئێمە نامانوێت نەسیجی مجتەمەعی کوردەواری تێکچێت ئێمە زەحیە ئەدەین بە خۆمان لە پێناوی ئەوەی ئەو نەسیجە و ئەوەی کە هەمانە تێک نەچێت ئێمە هەمیشە بەو شێوە حەزمان کردو خۆمان تەزحیە بدەین لە پێناو میلەتەکەی خۆمانە هەر بۆش دروست بووین لەبەرەوە ئێمە کە دروست بووین لە ئەوڵەوە بۆ دروست نەبووین یەک کورسی یا دوو کورسی زیاتر لە فەرلەمان بین بۆ دروست بووین خزمەتی میلەتی خۆمان بکەین دیفاع لە میلەتی خۆمان بکەین و ڕوشمان سوورە لەو ناحیەوە لەبەرەوە بەلایەمەوە گرنگ نییە طبعا ئێمە شەڕەکەین لەسەر دەنگدەری خۆمان ئەوان هەم یەکەین بەڵام لای ئێمە هەدەف نییە هەدەف خزمەتکردنی خەڵکە هەدەف ئەوە نییە چەند دەنگ زیاتر بێنی چەند کورسی زیاتر بێنی باشە بەشێکی زۆری ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی لە کۆن و تازەکانیشیان سەردەمی زێڕینی بزوتنەوەی ئیسلامی ژاڕنەوە بۆ مامەسا عوسمان عەبدولعەزیز و هەروەها مەلا عەبدولعەزیز قسە لەسەرەوەکەن کە مەلا عوسمان عەبدولعەزیز توانی بزوتنەوەی ئیسلامی بێتە ناو پرۆسی سیاسیەوە بۆ یەکەم جار و ڕێژەی نزیکی لە 105 دەنگیش بێنێت و مەلا عەبدولعەزیزیش توانی برەوێکی باش بە بزوتنەوەی ئیسلامی باژمارە مۆڵبەندەکانی زیاد بکە ئیشی باشی بۆ خەڵکی خۆی کرد ئێستا پرسیار ئەوەیە کە ئایا عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری بزوتنەوەی ئیسلامی چی بۆ حساب بکەین بە شتی زیاڕین یا سەردەمەکەی چۆن وەسف بکەین بەڵێ بەڵام ئەم تعریفە دقیق نییە لەبەرەوەی کاتێ مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی زیاد کراوە کاک عیرفان مەسئولی تەنزیم بووە معناوایە ئەو مەڵبەند زیادکردنە کاری ئەو بووە بەڵام ئەو ڕابەر بووە باڕابەر بەس ئێمە هەمیشە مەڵبەندەکان عایدی مەکتەب تەنزیمە ئێستاش مەڵبەندەکان عایدی مەکتەبی تەنزیم بڕیار لەوانایە ڕابەر ژە بێ بڕێری لێ خێر ئەو مەسئول تەنزیمەکە ئەو کارانە تەنزیم ناچێتەوە ناو مەکتەبی سیاسی ئەچێتەوە بەڵام ئەو کارانە ئەگەر لە مەکتەبی سیاسی ڕابەر ناڕزی بێ ئەمە یەک دوو مۆزوعی ئێمە ئەو زەرەرەی کە کردمان لەم ئینتیخاباتە بۆ دەنگمان کەمی کرد ئێمە بە ئینتیخاباتێک چوینە ئینتیخاباتی کوردستان بە لیستی ئیسلامی بەو لیستە ئێمە توانیمان دوو کورسی بێنی نەک پەیوەندی بە هیچ کەسێکی لەبەر خەڵک ئەزانی موقیفێکی ڕاستە و ئێمەش هەمیشە وا بووین بەڵام دوایی هەر ئەو ئێمە لێرە نەبووین کاک عیرفان لێرە نەبوو منیش لێرە نەبووم قەرارێکیاندا و ئێمە ناڕازیش بووین بەیانیشمان دەرکرد چوونە لیستی هاوپەیمانی کوردستانیەوە کە چوونە لیستی هاوپەیمانی کوردستانی ئێمە دەنگمان نەهێنا کە دەنگمان نەهێنا ئەوە خەتەیەکی تاریخی بوو کە کردیان لە بزوتنەوەی ئیسلامی و بە دەرەجە یەکەمیش ئەو کاتە جەنابی مامۆستا سێق و ئەو خەڵکانەی تر لەوێ بەرپرس بوون و ئەوان دەنگیان دابەوەی کە ئێمە بچینە ناو هاوپەیمانی کوردستانیەوە لەبەر ئەوە ئێمە دوای نەکەوتینەوە خۆمان لەم ئینتیخاباتی شاکە بە تەنها ڕۆژین ئەو دەنگانی تر بێنینەوە و ئیلا هیچ پەیوەندیەکی بەوە نییە کە ئێمە زمانەکە کاک عیرفان ببێ یا مامۆستا سێقی هاش کەسێکی تر ببێ ئەو خەلەلە ئەو غەڵەتە سیاسی کە کراو ئێمە چوینە هاوپەیمانی کاک عیرفان من ئێمە هەمومان ناڕازی بووین و بەیانیشمان دەرکرد
و هیچیشمان بۆ نەکرا و کورسیشمان نێنا و هەواپەیمانیش کورسیشیان نەدا بە ئێمە. باشە یعنی ئەوەی کە لە کۆنگری نوێیان ڕوویە بەرامبەر بە مەلا سەدیق عەبدولعەزیزی ئەوە بوو کە ئەوە پێتانەوە بۆ غەڵەتە استراتیژی کرد بەغەڵەتێکی زۆر گەورە کرا بڵێ. یعنی ئەوەی کە لە کۆنگری نۆ ڕوویە دەرەنجامی ئەوە بوو. ئەتوانم بڵێم زۆرینەی خەڵکی بزوتنەوەی ئیسلامی کەوا ئەینا مامۆستا سیق پیاوێکی بەڕێزە پیاوێکی ماندووە بۆ بکە بەڵێ بەڵێ پیاوێکی ماندووە من لەو باوەڕام خەڵکی لای ئێمە زۆرینەی خەڵکی خۆمان بۆیە نەچون بۆ دەنگدانیش زۆرینەی خەڵکی ئێمە ناڕازی بوو بەو ڕۆشتنەی ئێمە بۆ ناو ئەو هاوپەیمانیە وەزەرێکی زۆر زۆرمان لێ کرد و ئەوەیش نەتیجەیەکی ئەوە بوو کە عەکسل عەمەلێکی هەبێت کەوا بۆ شێوەیە ڕووبدا کە ڕووبدا بەڵام من بەش بە حاڵی خۆم حەزم کردە مامۆستا سیق هەرڕابەر بێ و لە کۆنگرەشا دەنگم بە مامۆستا سیق داوە خۆشی زانێت. باشە ئەی بۆ مەلا سەدیق عەبدولعەزیز کە ڕابەر بوو لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە لیستی داخراویش بوو 32,000 دەنگتان هێنا بەڵام کاتێک کە مامۆستا عیرفان عەبدولعەزیز بوو بە ڕابەر بەشداریتان کرد و یەک کورسیتان پێ هاو ئەوش پێما بێ بە کۆتابەرتان. ئێمە نەخێر بە کۆتان نەمان برتەنها کورسەکەی ئێمە ئەسڵیە بۆ معلوماتی جەناب و کورسەکەی ئێمە حەقی کاکەشوان لە هەمی گەورەتر بێ لەبەرە ئێمە 22,000 ڕێی خەڵکی تر بە 200 دەنگەوە کورسێکی هەیە لە کوردستانە ئەوەش نەعەدالەتی بەڵێ بە 100,000ەکەش 5 کورسیان داوەتێ ئەوە نەبێ بە 100,000 کورسی بە 100,000 دەنگەوە لێ بێ. 2000 چەندتان بەرێ ئێمە یەکەم سەڵتێکی زۆرمان فەوتە بۆ فەوتە هەموو کەسێکە زانێ ئەی باشە لەکوێی دنیاە هەبووە ئینتیخابات بکرێ دوای مانگی ئەعلان بکرێ لە ئەمریکان نیوەی ویلایەتەکان هەڵناسن لە خەو ئەوی تریە زانێت تەکنیکی نەخێر عەرەبانە و مەکینە سەوتەکانە بن پاش مودەتێکی تێنەوە کێشەی تەکنیکیە. باشە بابێ مۆسەر پرسیارەکەی خۆم بۆچی کە مەلا سەدیق عەبدولعەزیز ڕابەر بوویەوە بە لیستی داخراوی 32,000 دەنگتان هێنا بەڵام کە براکەی تۆ بوو بە ڕابەر کورسێکتان ئێمە یەکەم یعنی ئەگەر ئەو غەڵەتێکی استراتیژی کرد بەڵام 32,000 دەنگی بۆ هێنان ئەگەر ئێوە غەڵەتتان نەکرد بۆیە کورسەکە ئەو دەنگانەی کە هێنای 36,000کە پێش ئەو غەڵەتە بوو نەک دوای ئەو غەڵەت ئەو 32,000 پێش ئەوە بوو ئەو ئینتیخاباتی یەکەم بوو لە ئینتیخاباتی عێراق چوو هاوپەیمانی غەڵەتەکە لە دوای ئەو بڕین سەرکەوتنەی بڵین کە هێنامان نووسی ئەوە 1000 سەوتمان هێنا لە دوای ئەو غەڵەتەیان کرد لەبەرەوە لە دوای ئەو هەش کەسێکی تیژ ڕابەر وایە لەوە زیاتری نەهێنا. باشە بە یەک جوملە جیاوازی نێوان بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی پێ بڵێ. بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق خاوەنی هەزارها شەهیدە و فەخر و شانازی پێوە ئەەکەین کەوا ئێمە دژی دیکتاتۆر و دژی داگیرکەری کوردستان کارمان کردووە زمانێ ئێمە کە فتواماندا و چون شەڕمان کرد دیفاعمان لە میلەتی خۆمان کرد خەڵکێک ئەگەڕا بەم لاولایە خەڵکی پەشیمانە کردەوە بەڵام ئێستا خەڵکێکی زۆر بەڵام ئێستاکێ کە جادەکەی پان بووە و هەر وەکو هەمان شەوەی داگیرکەری کۆنا ئێستاکێ گۆڕیویانە و بەڵام ئایا ئەو کاتێش ئەو مۆقیفیان هەبووە باشتر نەبوو ئێوە کاتش ئەوان لە شاخ لەگەڵ ئێوەیە نەبوون شەڕیانەکە نەخێر ئەوان ئەو کاتە نەحیزب بوون نەش لە شاخیش بوون حزب نەبوون بەڵام وەکو شەخص لە ناو بزوتنەوەی ئیسلامیە بوون و شەڕیان کردو کێ ئەوانی کێسە جیابوونەوە باسیوان ناکەم ئێمە ئەوانەی ئەو برا بەڕێزانە تۆڵی خەڵکێکی تر و خەڵکی تر چێ خەڵکێکی ئەوانەی کە دوای نەخێر ئەوانەی کە ئەلانی یەکگرتویان کردوای ینی مەبەستە لە ئیخوانە بەڵێ إخوان مسلمين ڕۆژ بە ڕۆژ باشە کاتی خۆی من یەک پرسیارەکەم کاتی خۆی هەمان داگیرکرد نەبوو یەکگرتو ڕخستنێکی چەکدار نییە ئەو چەکتان پێ بوو ئەی ئێستاکێ بۆچی ئەعلانی جیهاد دەکەن و فتوا ئەدەن لە مزگەوتەکانە و مەلاکانیان نەچێ بۆ جەبە و ئەی کاتی خۆش ئەوان کردای باشتر نەبوو خۆ مشکلمان نەبوو کاتی ئەعلانی جیهادیان کردو لا مەلاکانیان لە هەولێر ئێستاکی ئەڵێن ئەمەی کە بە پێشمەرگا حالیەن مووقیفیان زۆر ڕوونە و گۆرانی بە باڵانە ئەڵێن هێڕەقی بڵێن ئاگری نەورۆزەکەنەوە هەزار شتەکانی ساکێ ئەی باشە ئەو کاتەیش ئەو مووقیفیان لەگەڵ کووردا هەبووە باشتر نەبوو ئایا بۆ ئیعلانی ناکەم بن کاتی خۆی غەڵەت بووی یعنی کاتی خۆی ئەمان لەگە کووردا نەبوون نەخێر بە هیچ شێوەیە کووردا نەبوو کێ یەکگرتووی ئیسلامی ئەبەدەن ئەسڵەن من یەک پرسیاریان لێ بکە دلیل چی بوو لەوەی کەوا ئەوان نەکەوتن شوێن مامۆستا مەلا عوسمان وتیان ئێمە ناتوانین لەبەرەوەی بەیعەتمان هەیە لەگەڵ دەرەوە کە لەگەڵ دەرەوە بەیعەتمان هەیە ئێمە ناتوانین ئەوە دلیلەکان نەبوو لەگە دەرەوە ئەبەدەن ئێمە کوردستانی بووین و مامۆستا مەلا عوسمان کە فتوایدا هەموو ئیخوان مسلمین و هەموو دنیا دژایەتی کرد باشە ئەی کە لەگەڵ یەکێتیە کەوتنە شەڕۆ لە ساڵی 93 پشتگیریەوەی کرد کێ پشتگیری کرد هیچ کەس ئێمە شەڕێکی زۆر خراپ بوو پلانێک بوو لە یەکێتی کراو لە ئێمە کرا
ئەو پلانە بۆ زەعیفکردنی هەردوو لامان بوو لە بەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەو کاتا هێزێکی بەقوت بوو لە ساحی کوردیا و عنی زۆر قەراراتیان بەدەستی خۆیان بوو ئەوە پلانێک بوو بۆ تەزعیفکردنی یەکێتی و تەزعیفکردنی ئەمەش. پرسیارەکەی من ئەوە بوو چۆنمانەوە بەرگەتان گرت و شەڕتانە کرد و هێرشتانە کرد و ئێمە خەڵکێکی عقایدیمان لەگەڵایە. ئەخ باشە بەڵام عقایدی ینی عقایدیەک مەغزنی فیشکی پێ 75 گولەیە ینی کامی تەواو کردی تر عقیدە دەورە بینێ ئەی چۆن دەورە ئەگەر دەوری نەبینایە ئەمریکایەک بەو زلەی خۆی بەو گەورەی خۆی ڕای نەکرد لە عێراقا لە عێراقا کە ڕای کردو ئەو بابەتێکی ترە قوڵترە بە من ڕامەکێشەنە ئەو بابەتە من ئەمێ لەسەر ئەوە قسەکەم عقیدە بەرامبەر بە RPG شەڕی پێکرێت بەڵێ چۆن لەبەرەوەی فەرقێکی جیاوازێ برای بەڕێزم لە بینی ئینسانێکی دیندار و لە بینی ئینسانێک کەوا احتیمالی هەیە لە پێناوی شتێکی ترا شەڕ بکە ئەو ئینسانەی کە بە عەقیدە شەڕەکە بۆی بمرێ لەبەرەوەی ئیمانی پێیە شەڕەکە بۆی شەهید ببێت بەڵام ئەو کەسەی تر لەوانەیە شەڕەکە بۆی بژی ئەنی کەسە بۆ نمونە ئەو زابط و یا جوندی ئەجنەبیانەی کە هێن ئەم مەنتیقە شەڕەکەن بۆی دوایی ینی شتێکیان شەڕیانە کرد بۆی بمرن شەهید بن بەڵێ ئەی باش ئەگەر هەموو شەڕی بکردا بۆی شەهید بێ کاتە بزوتنەوە نامای چۆن تۆڵی خۆی ڕای خۆ شەرنی هەموو شەهید بێ ئێخۆ تۆ تەمەنای بۆ کەیت بەڵام ئایا ئەو تەمەناو جێبەجێ بێت ئەوە خۆ بەدەست خوای گەورەیە زۆر تەمەنا بۆ شەهید بوو نەکەن هەموو مسلمانێت تەمەناکە بۆ شەهید بوون لەبەرەوەی گەورەترین ئامانجی مسلمان شەهید بوونە. زۆر باشە ناوبڕێکی کوردوە ڕێگرین و پاژەم ناوبڕا پرسیاری ئەوەت لێ یەکەم کە ئەگەر تەمەنای شەهید بوون ئەکەن ئێستا باشترین فرسەت نییە بڕۆن بەرامبەر بە داعش شەهید ببن پاژەم ناوبڕ وەڵام بەرەوە خۆشەویستان دوایم ناوبڕە کورتا گەڕێنەوە لاتە. بەڕێزان جارێک دەسڵاتان لێبێت باسیەوەت کردوتە تەمەنای موسڵمانێکەوەیە شەهید ببێت پرسیارم کرد کە ئێستا فرسەتێکی زۆر باش نییە بڕۆنە بەرەکانی پێشوە لە بەرامبەر داعش شەهید ببن و ئەو پلەیەوە دەست بێنن. بەڵێ یەکەم ئەبێ ئێمە باش بە تێبگەین جارێ مۆزوعی داعش کەی دروست بوو چۆن دروست بوو ئەو کات ئەو قەرارانە بدەین. یەکەم مەجموعەیە مەساڵح تێکەڵ بووە لە مۆزوعی داعشە ئەبێ یەکەم پرسیار ئەوە بکەین داعش کەی دروست بوو لە چ کاتێکا دروست بوو کاتێک دروست بوو کە وڵاتە ئەوروپیەکان هەموو لایەکان لەوا بوون کەوا زۆر تون بوون لەسەر نظامی بەشار ئەسەد ئەیانویست و بە تایبەتی بەریتانیا و فەرەنسا سوور بوون لەسەرەوەی کەوا ئەسەد دەڕوخێنن. لێرە هات داعش دروست بوو و ئیعلامیەکی زۆریان خستە سەر ئەوەی کە هیچ کەسێکی تنێک ئەوان نەبێت ئەمە بۆچی بوو پەیامێک بوو بۆ وڵاتانی دەرەوە ئەگەر ئەسەد بڕوخێنن بەدیلەکەی ئەمەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دوو وڵاتە ئەوروپیەکانیش هەر هەمویان کە ئەمەیان بینی فرسەتێکە تەبعەوە مۆزوعی لەوەتی داعش دروست بووە مۆزوعی ئیسقاطی ئەسەد هەر لەبیر چۆتەوە کەس باسی ناکات. یعنی داعش ئەژنەدایەکی غەربیە ناتوانی بڵێ ڕەشەی ئاسپی با من بۆ تحلیل بکەم ئەو کاتە تۆ خەمەکانی هەڵبژێ سواسەکەم بۆی پرسیارەکەی خۆشمان بیر نەچێتەوە بیرمان ناچێتەوە. دوو وڵاتە ئەجنەبیەکانیش یەکەم ئەوەوە لەو کاتێو کەس باسی ئەسەد ناکا کە ئەڕواایە ناڕوە دوو وڵاتە ئەوروپیەکانیش هاتن ئەمەیان خۆستەوە ئیسلامێکی زۆر لە ئەوروپا هەیە لە بەریتانیا هەیە لە فەرەنسا هەیە لەمانە هەیە چۆن ئەمانە کارێ بکەن کەوا ئەم ئیسلامیانە لە ئەوروپا نەمێنن لە جادەکانی لەندەن و پاریس و ئەم شوێنانە نەمێنن یان لێ نییە منتیقی ئێمە وێرانە بێرچێکی لێ مشکلە نیەوە ئەوانیش هاتن ئیعلامێکی زۆریان کرد بۆ داعش و ئەو خەڵکەیان کە هاندا کە لە وڵاتانەوە هاتنە ئەم ناوچانە کە هاتنە ئەم ناوچانش بۆ یەکەم جارە لە ئەوروپا قەرارێکیان دەکرد هەرچ کەسێک ئەگەر جنسی ئەوروپیشی هەبێ بچێتە ناو ئەو جەماعەتانەوە جنسەکەی لێسەندێتەوە معنای وایە تۆ یەک تکتی چیە دێتە یەک تکتی وەنوەی بڕۆ مشکلە نیە لێرە چیە بێ و چی نابێ طبعا بەمەش گەورەیەکی زۆر بە داعشەوە ڕوویدا و گەورە بوون. باشە ینی تکتی توی یان بنێ کابرا بێ لێرە خەڵک سەر بە بڕێت و دەش بڕات بۆ بەریتانیا دانیشێ براگەن تۆ مۆزوعەکە بەلایە ئەبیت مۆزوع ئەوە نییە بیانەنیانیانێ ئەمانە هەمووی ئەجندایەکە بۆ ئەم ناوچەی ئێمە چەندێک گوریان کە خۆمانی لێ بپارێزین چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین یعنی مهمەکە ئەوەیە ئێمە ئەگەر ئێستاۆچی بۆ لای دکتۆر هەتا نەزانی ئێشەکە لەکوێیە چەندێکە پێ ئۆناڵێنی ناتوانێت عیلاجێکی باشە بۆ دۆزێت زۆر باشە کاگەحسان ئینەوە سەرەوەی کە کاریگەری بەسە کورتچی بووە بەس وەڵامی پرسیارەکەم بیتەوە
چوون بۆ بەرەکانی شەڕ و شەڕکردن لەگەڵ داعش فرسەت نییە بووی مسلمان ئەو پلەیە وەربگرێ شەهید ببێ. ئێستاکێ هەیە ئێمە هەموو جارێک باسیەوە ناکەین کوردستان بێ بە موسسات. ئێوە خۆتان هەموو جارێک لەیلەوە ناکەن ئەڵێن لایەزار وەزارەتی پێشمەرگە دوو قسمە. خۆ ئێستاکێش هەر کەسێ خۆڵسێ میلیشیاتی دروست کاشتی وا چۆنە بێ. وەزارەتی پێشمەرگە هەموو خەڵکەکەی تایە لە ئیسلامی تایەتی لە غێر ئیسلامی هەموو کەسێکی تایە. باشە ئێوەژە چنە بەرەکانی شەڕ خەڵکی ئەمە تایە بۆ ناچین. هەڵوێستی ڕسمیتان بەرامبەر بە داعش چیە؟ هەڵوێستی ڕسمی ئێمە مەکتەبی سیاسی جەنابی ڕابەر هەر هەمووی بەڕاشکاوانە هەڵوێستی خۆیان دەربڕیوە و ئیدانەی ئەو کوشت و کوشتارەمان کردەوە و هیچ کەسێکی مسلمان لەگەڵ ئەو خوێن ڕشنەی داعشان نییە کە تەفەنونەکەن لە قەتلی خەڵکە. و من حەزی شەکەم مجموعەیەک شت هەیە بڵێم بە بینەرانی خۆشەویست. یەکەم هەر لە ڕووی ئاەتی قورئانیەوە داعش کە خۆی بە حیزبێکی ئیسلامی زانێت ئەم حیزبە ئیسلامیە کێشەی هەیە لەگەڵ حیزبێکە کۆنتر ئیسلامی بوو لە سووریا وجودی هەبووە. ئەمانە مجموعەیە عولەمای گەورەی زۆر لە ئوردونی و لە سعودی ویسیان بکەونە بینیان هەر بە پێی ئاەتی قورئانی کە ئەفەرمێ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا فاصلحوا بینهما. بەڵام داعش ئامادە نەبوو بەو میانگیری ئەو جەماعەتە عولەمایە. ئەمەش هەر خوای گەورە و هەر قورئان بۆ ئێمەی وتووە کە ئەبێ دوای ئەوە چی بکەین. دوای ئەوەش لەسەر هەموو مسلمانان پێویستە کە ئەو لایەنەی کە لای داوە لێی بن هەتا گەڕێتەوە سەر ڕێگەی ڕاست. باشە تۆ پێشتر بەسی ئەوەت کردوتە ئێمە دژی داگیرکار وەستاوین و دژی ڕژەمی بەعس و تیرێکی گرتە لایەنە ئیسلامیەکانی تر و یعنی ئەمێ بە زۆر بە سوکی بگەڕێمەوە ئەوە قسەت لەسەر یەکگرتووی ئیسلامی کرد بەڵام یەکگرتووی ئیسلامی لە ساڵی 94 خۆی ئەعلان کردووە. ئەوە لەسەر دەمێ بەعسانە بوو هاتا بڕاچی هات کەەوە شەڕ بەس بوون ئەمە خوا مسلمین بوون لە ئۆردوگاکانیشدا هەبوون ئێمەیان ناسین. باشە خاڵی دووەم ئەبوو بەکر عەلی کە ئەندامێکی زۆر دیاری مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کتێبێکی لەسەر داعش نووسیوە بە واضحی ڕێی خۆی دەڕڕیوە. یەکگرتووی ئیسلامی ڕێیان زۆر واضحە لەسەر داعش تەنانەت وەکو تیرۆریستی ژناویانە. من کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر کتێبێکی لەسەر نووسیون بڵاوی کردوێتەوە بە واضحی ڕێی خۆی دەڕڕیوە کە ئەمانە لادرن و ئەمانە هاتوون ئیسلام بشێوێنن. ئێستا هەڵوێستی بزوتنەوەی ئیسلامیمان پێ بڵێ داعش تیرۆریستە یان هاتوو ئیسلام بشێوێنێ یان ئیسلامی ڕاستەقینێ. بەو کارانەی کەوا داعش ئەیکا دوورە لە ئەخلاقی ئیسلامیەوە و ئەخلاقی ئیسلامی زۆر دوورە لەو کارانی کە داعش ئەیکا و بە هیچ شێوەیەک تەمسیلی ئیسلامی ناکات. ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی بە عەمەلی سەلماندوومانە چی وچینە. ئێمە کاتی خۆی کە بە هەزارها پێشمەرگەمان هەبوو ناوچەی خۆشمانمان هەبووە فەرموو یەک کاری خراپ بێنن کراوێ بەرامبەر یەک ئەجنەبی لە کوردستانە کە بە هەزارها ئەجنەبی لە کوردستان هەبوون لە ڕێزگرتن زیاتر هیچمان نەکردو. ئەمە شتێکە ئێمە فەخر و شانازی پێوە. باشە بەڵام ببوورە ئەوە دەرەنجامی ئەوە نەبوو کە ئێوە ئەو دەسەڵاتاتان نەبووە کە داعش هەیبووە. چۆن ئێمە سجنمان هەبووە پێشمەرگەمان هەبووە ئەجنەبی لە کوردستان هەبووە دەسەڵات لەوە زیاتر چییە؟ کوردیشان تا سجن کردووە. ئەوە شتێکی سیاسی خۆزگە نەبووایە. بەڵام ئێمە مووقفمان معلومە. ئێمە هەر لە بیداتی دروست بوونمانەوە ئیمانمان بەوە هەبووە کە علاقاتمان لەگەڵ هەموو لایەکە باش بێت و ئێمە ئەو شتانێشی کە غەڵەت بوون لە ژیانی خۆمانە بە ئازایانە حەسمان کردووە کە ئەو نەقسانە چارەسەر بکەین. باشە وەدەسەکەین سەر خەلەلەکان. باشە پرسیارێکی گریمانەی ئەگەر وەزارەتی پێشمەرگە بەدەست ئێوە وایە شەڕتان لە دژی داعش کرد؟ بەڵێ هەڵتانەگیرستان. ئێمە ئێستا کێش میلەتی خۆمان بەیانی وەزارەتی پێشمەرگە یا میلەتی خۆمان داوامان لێ بکات ئامادەین بە هەموو شێوەیەک دیفاع لە خاکی خۆمان بکەین وەکو هەر مسلمانێکی واجبە لە سەرشانی خۆمان ئێمە دیفاع لە خاکی خۆمان بکەین. بۆ ئیسلامیەکانی کوردستان بەشێکی تریشیان هەر لە سەرەتاوە ئێستا تۆش خۆتان لەوە لایەن کە وەسفێکی دقیق بۆ داعش بکەن. داعش تیرۆریستە یا تیرۆریست نییە؟ زانی چۆنەکە چون ئێمە وتومانە زانی چۆنە من حەز ئەو کەلیمانەی کە خەڵکێکی تر من لەبەر خاتی هیچ کەسێکی تر کەلیمەی بەو بەکار نایەنم. منەڵێم ئەو کارانی کە داعش ئەیکا هەر هەمووی وەکو جەریمە وایە. ئەو کارانەی کە ئەکرێت کە ئەبینرێت کە ئەبیسرێت ئەمانە هەر هەمووی کارێکن دوورن لە ئیسلامەوە. تۆ سووتاندنی دیل ئەمە لە هیچ شوێنێکی ئیسلاما جێگەی نابێتەوە. حتا نەسی حەدیثی لەسەر ئەڵێ لا يعذب بالنار إلا رب النار. ئەڵێ هیچ کەسێک ناتوانێت ئەوە بەسەر یعنی سووتاندن بەسەر ئیلا خوای گەورە خۆی نەبێت. دوای ئەوە براگیان لە ئیسلاما جوانی ئیسلام ئەوەیە کە حکمی تەنفیزی و تەشریعی ئەمانەی هەمووی جا کردوەوە. ئیمامی عەلی کە خەلیفەی مسلمان بۆ چۆتە بەردەم ینی خەلیفە بۆ بەڵام حاکم نەبووە چۆتە بەردەم قازی
کە کابرایش کاتی لێ کردو ئێستاکی ئێمە ئەم هەموو کوشتن و بڕی نابینین ئایا بە محکەمە قەراری لەسەردا یا هەر کابرایەک لەوانەیە هەر خۆنەواری شەرعیشی پێنەبێ یەکسەر لێ فلان کوژن و فلان کوژن ئەمە کلێکی لە هیچ شوێنێکی ئیسلامە ئەمە جێگەی نابێتەوە لە ئیسلامە ئەبێ بە ئەدیلە بە محکەمەی شەرعی شتەکانێک لای باشەوە مامۆستا بزانم پار مامۆسایکی ئاینی لە هەڵەبجە بە تۆمەتی هاندانی گەنجان بۆ چوونە ناو داعش دەستگیر کرا و وتیان کە لایەنگری ئێوە بوو ئەسڵ ئەساسی نەبوو بۆیە بەربوو ئەو شتە هیچ ئەسڵێکی نەبوو هەر لەبەر ئەوەش بوو کە بەربوو و مەعزەرەتیشیان بۆ هێنایەوە ئەسڵی نییە زۆر باشە تەورێکی گرنگترم ماوە کە ئەوەی کە لە ناوچەکە ڕوئەیە مێ بە خێرایی وەڵامی ئەم تەورم بیت و دواترە چینە سەر ئەو هەڵوێستانە سەمەلاکرێ کارچێ مامۆستا کرێکار وەکو برایەکی مسلمان کۆن لە بزوتنەوەی ئیسلامی بۆ وەکو مسلمانێک خۆشمانەوێت وەکو مسلمانێک حەزەکەین لە ناڕەحەتی و ناخۆشی نەجاتی بێت و لە ناو ماڵ و مناڵی خۆیان بە ژیانێکی ئاسوودە بجوڵێت بەڵام ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی هەڵوێستی خۆمانمان هەیە پابەندین بە هەڵوێستی بزوتنەوەی ئیسلامیەوە و بە سیاسەتی بزوتنەوەی ئیسلامی هەڵوێستەی کە هەمانەوەی ئەلانیەکەی نەمیشە بەرامبەر مەلاکرێکار چییە؟ ئەوەیە کە ئیسەر بۆم باس کرد ئەگەر مەلاکرێکار بێتەوە کوردستان ڕازیە بن بێتەوە ڕزیەکانی ئێمە ئەگەر خۆی حەز بێ و ئەگەر خۆی ڕازی بێ بەو سیاسەتەی کە ئێمە هەمانە ئێمە داوای پێشوازی لەکەین بەڵاواتان لێ نەکردو ئێمە داوای لێ بکەین بەڵێ نەخێر هیچ ئیش نەکراوە بۆی کە بگەڕێتەوە بۆ کوردستان ئێمە نە ئەوان داوایان لە ئێمە کردو ئیشی بۆ بکەین بگەڕێتەوە بۆ کوردستان نەخۆی تەلەبی لە ئێمە و بەڵام ئەوەی کە ئێمە معلوماتمان هەیە کاک خالید ڕەنجە کە برای خۆیەتی پەیوەندی کردووە و دانیشتنیشی کردووە لەگەڵ مەسئولین لە هەرێمی کوردستان بۆ ئەو مۆزوع بەس ئایا گەشتونەتە کوێ نەتیجە نەبوو ئەویان ئاگادار نیم بۆم تهدید بکە لەکوێ دانیشتنی کردووە لە هەولێر ینی گەڕاوەتەوە کوردستان بەڵێ تقریبا ساڵ زیاتریشە تۆ ئەمە زانیاریە یا بزانیاری ئەزانم یعنی شتی دانیشتن بۆ لە بینیانە ینی بۆ ئەو دۆسیە هاتۆ کە مەلاکرێکار بگەڕێتەوە بۆ کوردستان زیاتر بۆ خۆ باسی گەشت و گوزاریان نەکردو لەگەڵ بەرپرسی کام لا دانیشتۆ لەگەڵ بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان ینی نیەتێک هەیە بە بۆ چوونی تۆ بۆی کە بگەڕێتەوە نەرمینواندنێک هەیە بۆی کە ڕێی من ئەوەی کە من خۆم لە خوێندنەوەم هەبێ بە ئەو مۆزوع ئەم گرتن و شتێکی وڵاتی نەرویج وڵاتێکی زۆر ئارامە وڵاتێکە زۆر ینی مەشاکل وشتی تیانە مۆزوعی مامۆستاکرێکاریش بەداخەوە ئەو حیزبانە ئێوەیان لێ کردو بۆ بە مۆزوعێکە تەسیرەکات لەسەر ئینتیخاباتی ئەوێ بەڵام وڵاتێکیشن لەبەرەوەی کە زۆر تەبەنی حقوقی ئینسان وماناکەن ناتوانن هەنێک کار هەیە بیکەن لەبەرەوە ئەمەی کە عەزیەتیەکەن و زۆری لەکەن هەر بۆ ئەوەیە خۆی ڕۆژە لە ڕۆژان ئیزعاج بێ و بڵێ من خۆم ئامادەم بگەڕێمەوە ئیمزای پێ بکەن ئەو کاتە مەسئولیت لەسەر شانی ئەخوایان لاچێ لایە بن بەڵام لەوەی مامۆستاکرێکاریش لەوان سەبری زیاتر بێت ئەوە هەر بۆیە قەزیەکەی ئاوا بڵێن دێت وەڕوات لەم دوایە کە بەربوو ئازادکرا لە زیندان هیچ خەوڵێکە بوو هیچ پەیوەندیەکە بۆ نیتۆ زانیاری تەبێ ئاگاداریەوە نیم لەلایەن ئێوە خۆشتان هیچ پەیوەندێکتان پێوە نەکرد تەنها ئەگەر پیرۆزباییشی ئێمە من خۆم نامەم ناردەوە بۆ کاک خالید و پیرۆزباییم لێ کردووە بە بەربوونی و خۆشحاڵی خۆشمان دەربڕیەوە بەوەی کە نەجاتی بووە لە ناڕەحەتی و گەشتۆتە ناو ماڵ و مناڵی خۆی لەگە خۆی قسەت نەکرد نەخێر قسە لەسەر واکرێک کە تۆ جارێک ڕۆشتوت بۆ نەڕویژ و لەوێ مەلاکرێکارت بینی و قسەت لە قسەی ئەوەت لەگەڵا کردو کە ئێوە پێشوازی لەکەن بۆی بێتەوە بۆ ناوژنەوەی ئیسلامی ڕاستە ئێمە کاتی خۆی من چوم سەردانم کردووە وەکو بۆم باس کردیت ئێمە هەمیشە ڕێز و خۆشەویستیشمان هەیە بۆ وەکو برایەکە کۆن لە بزوتنەوە بووە وەکو وەفایەکیش ئێمە هەمیشە حەزەکەین ئەحوالی بپرسین بەڵام هەموو کەسێکیش ئازادە لەکوێ خۆی بینێتەوە لەکوێ ئیشەکە زۆر باشە کامیلی حاجی عەلی بۆچی نیگەرانە لە بزوتنەوەی ئیسلامی کێڵە نیگەرانە ئەوترێت کە نیگەرانە ئەسڵی نییە کا کامیل ئیشەکە و ڕۆژانە گەڕێ بە مەڵبەندەکانە و دێتەوە ڕوا هیچ کێشەیەکی نییە ئەگەر جیابوونەوەی تر لە ناو بزوتنەوەی ئیسلامی هەڕوو بدات ئێوە قبوڵیەکەن هەموو کەسێک ئازادە ئەسپی خۆی تاودا یان جیابوونەوە ئاساییە زۆر باشە حاجی تەحسینی براتان کە لە پاکستان بوو لەوێ کوژرا هەر لەوێ ناشتوتانەیە هێناتانەوە بۆ کوردستان نەخێر هەر لەوێ شەهید بوو هەر لەوێژ طبعاً هیچ مەیتی نەبوو لەبەرەوەی ئەو تەیارەکە لەیە پارچە پارچەی کرد و لەبەرەوەی هیچ چینێکی نەبوو تا بڵێ ئەگەر هەی بۆیەتان هێنایەوە بە تاکید باشە ئەی گروپەکەی چی لێ هات گروپەکەی هەر ئەو خۆشەویستیای ئەو کە هەی بووە بەرامبەری هەر ماویانە هەر گروپەکە ماوە خەڵکێکی زۆر لایزال هەر خۆشی و ئاگاداری نیم بەڕاستی من
گروپەکەی کورد بوون هەمووی یا هەموو نوعێکی تیا بوو هەموو نوعێک خەڵکێکی زۆر خۆشەویست ئەو شخصێتێکی ناسرااو بوو هەر لە بلوچ هەر لە عەرەب هەموو خەڵکێک خۆشیانەویست. ئەو کەسێک کە دەرکەوت لە گرتێکی ڤیدیۆیی یا قسەی لەسەرەوە کرد کە کاتیبەکانی سەلاحەدینی ئەیوبیان دامەزراندەوە چی بەسەرهات؟ هەر هەن بەڵام پەیوەندی بە ئێمەوە نییە ئێمە نازانین خەریکی چین بەڵام لە عینی کاتیشە ئەوەی کە معلومە لە کوردستانە تا ئێستاکێ ئەوەی کە نزیک ببێت لە حاجی تاسینەوە ئەوەی نزیک بوو بێ لەوانەوە هیچ کارێکی خراپی بەرامبەر بە ئەمنی قەومی کوردی نەکردووە. زۆر باشە لە ناوچەکە چەند شتێکی زۆر گەرم ڕوەدات لە یەمەن جنگێک هەڵگیرساوە ئەمە کاریگەری چی ئەبێت لەسەر کۆی ئیسلامیەکانی ناوچەکە لە کاتێکا هەر ئیسلامەکە لە ئیسلامەیە سعودیەیەکە هێرشەکە لەسەر ئێمە زووتر مەجموعەیە بۆ چوونمان وت هەمووی هاتەدی یەکێک لەوانە من پێش 2 ساڵ وتمان کە ئەم حدودەی بینی سووریا و عێراق نامێنێ و ئێمە پێش مودەتێکیش ساڵ زیاتر بوو ئێمە ویستمان بکەوینە بینی براکوردەکانی سووریا و بکەینە بینی براکوردەکانی سووریا و معارەزەی سووری بەڵام سەری نەکرد ئەگەر ئەو کاتی ئێمە بکەوتی نایەتە بینیان نە کۆبانی ڕوویەدا نە ئەو خەڵکەش ئاوایان بەسەر هات لەبەر ئێمە هەموو شوێک و بزوتنەوە وەکو واجبێک لە سەرشانی خۆمان بۆچین ئێستاکێش ئێمە پێش 2 هەفتەکەوە ئەو دانیشتنە سونیەمان کرد بۆ ئەهلی سونە لە سلێمانی هەر هەستنکردنمان بوو بەم بەرپرسیارەتەی کە ئێمە بە خوێندنەوەی خۆمانمان هەیە بۆ ناوچەکە و ناوچەکە بەڕاستی بەرەو قەیرانێکی خەتەرناکە ڕوات و بەرەو تەقسیمێکی زۆر زۆر خراپە ڕوات و ئێمە گەر زۆر زۆریان نەبین ئەوەشی کە هەمانە لە کوردستان لە دەستی دەین لەبەرەوە تەقسیمێکی زۆر زۆر خراپە بێ و ئەبێ زۆر زۆریابین و من زۆر زۆریشم بەلاوە سەیرەکە ئەم هەموو قەیران و ناخۆشی ڕوئەدا بەڵام تا ئێستاکێ بەداخەوە بە تایبەتی ئێستاکێ کە شەڕێک هەیە لە منتیقا کاتش بە داعش تا ئێستاکێ سەرۆکی هەرێم نەهاتووە دانیشتنی کاکە ئیسلامیەکان هەروکو ئیستیشارە بڵێ کاکە ئەرە چی بکەین باشە چی نەکەین باشە وەکو ئەمنی قەومی نەهاتون بڵێن ئادی بزانین چی بکەین پێکرێت لەو دۆخەیە وەکو بۆ چوونیش بێ خۆ ئەتوانین ئێمە هەمومان هاودەنگ بین خۆ ئەتوانین هەمومان لە تەختیدێکی باشدا بنین چۆن لەم قەیرانە دەرچین قەیرانێکە هەمومان نەگرێتەوە لەبەرەوەی ئێمە خراپەکەی بەسەر هەمومانە زاڵ ڕاستە ئیسیفادەی کوردستان تا ئیمڕۆژ بۆ هەمومان نییە بەڵام وێرانکردن و خراپکارەکەی بۆ هەمومانە لەبەرەوە پێویستە هەموو پێکەوە دانیشتین و دانیشتنی زیاتر هەبێ کە بۆ ئەوەی بتوانین ئێمە کورد لەم قەیرانە چۆن بتوانین دەربازی بکەین. زۆر باشە کۆمەڵێک خۆشەویست کۆمنتیان لە تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک نووسیوە لە بەرەوەی کاتم زۆر کەمماوە چەندانێکی زۆر کەم تکایە بە کورتی وەڵامم بەرەوە کاک شەماڵ محەممەد پرسیارەوەی کردوواڵێ چۆنە ڕوان نەپەکەکە ئێمە هەر یەکەم حیزبێ بووین بە فەخر و شانازیوە کە واشتەڕی پەکەکەمان نەکردەوە من خۆم عەبدوڵڵا ئۆجەلانم بینی و زۆر ڕێزی لێ گرتووم و ئێمە باوەڕمان بەوە هەیە ئەوانش داوای مافی خۆیان نەکەن لە تورکیا و پێویستە ئەو مافانشیان بە دەستور چارەسەر بکرێەوە هەموو و ئێمە چۆن لە کوردستانی خۆمانە مافی خۆمان هەیە ئەوانش هەموو مافێکیان هەبێت لە تورکیایە. زۆر باشە کاک عوسمان حسێن پرسیوێتی ئەڵێ ئایا دەسەڵاتتان نەماوە وابێ دەنگن ئەگەر دەسەڵاتان هەبێت چی بە کۆمەڵی ئیسلامی دەڵێن؟ ئێمە کۆمەڵی ئیسلامیوانەی ئەندامیانن بە برای خۆمانیان ئەزانین هەموو تاکێکی کۆمەڵی ئیسلامی بە برای خۆمان نەزانین ئێمە مازیەکمان هەیە بەیەکەوە هیچ کێشێکمان نییە و لە زۆربەی مناسەباتەکانمان بەیەکەوەین هیچ کێشەیەکمان نییە پێکەوە. زۆر باشە شوانی ئینزبات پرسیوێتی ئەڵێ ئێوە شەڕی پێشمەرگە بەرامبەر بە داعش بە جیهاد دەزانن؟ ئێمە ئەو ئەبێ بە وەزارەتی پێشمەرگە خۆی پرسی وەسفی دینی ئایا خۆی ئەم شەڕە دینی پێشمەرگەڵی شەڕێکی دینیە تا ئێمە وەسفێکی دینی بۆ بکەین؟ یعنی بە ئیلا دینی بە اینجا بڵێ جیهاد وەسفێکی دینیە. زۆر باشە محەممەد شەخ جعفر پرسیوێتی ئەڵێ جیاوازی حکمی حزبێکی بنەماڵەیی وەکو بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ حیزبەکانی تری ئەڵمانی چییە؟ ئێمە وەکووتمان کەس بە مەلەی باوکی ناپەڕێتەوە ئێمە هەچ کامێکمان لە ئێمە بگرین ئەگەر ئێمە جارێ بە نسبەتی خۆمان وەکو کوڕی مەوسە مەلا عەلی لە دوای وفاتی باوکمانەوە زیاتر کارمان کرد و تا ئەوما بوو ئەوەنە ئیشمان ناکرد ئەگەر ئێمە لە ناو خەڵکی خۆمانە خەڵکی خۆمان پشتگیری لە ئێمە نەکات ئێمە بە هیچ شێوەیەک لە پۆستان نابووین و لە ئینتیخابات شادر ناچوین و ئێمە قەت بە مەلەی باوکیشمان نەپەڕینەوە بەڵام هیچ کاتێک لە کوڕی ماوسە مەلا عەلی نییەکەوە لە 1970 حیزبەت دامەزراوە 1 دقیقە و 1 لەحظە لای دابێ و هەموو حیزبێکیش تۆ چەندێک کاری تیا بکەی ئەوەنە هی تۆیە ئێمەش معنای وایە کارمان تیا کردو بۆیە خەڵک بە ساحبی زۆر بە کورتی وەڵام بەرەو هاوڕێیانە لەن کاتە هیچ نەماوە بۆ چوونی بزوتنەوەی ئیسلامی لەسەر سەلەفیەکان چییە؟ پەیوەندیتان چۆنە لەگەڵیانە؟ زۆر باشە بە برای خۆمانیان ئەزانین و بە هیچ شێوەیەک حازرین اختلافات دروست بێ لەگەڵیانە. پەیوەندیتان لەبەرەوە باشە کە ئەوان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی تا بە برای مسلمانی خۆمان زانانی ئێمە نقاتی
يعني نقاطی لە یەک نزیک بوو نەموازاتە تا اختلاف لەبەر عقیدەیەکی زۆر جوانیان هەیە. من خۆم سەردانی مامۆستا عەبدولەتیفم کردووە، برایەکی زۆر بەڕێزەوە زۆر ڕێزم هەیە بۆ ئێمە. زۆر سوپاس دەکەم ئەحسان عەلی عەبدولعەزیز، ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی. زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەڕاشکاری. زۆر سوپاس. خۆشەویستان، سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون. سوپاس بۆ هاوڕێ خۆشەویستانی کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمنتیان نووسی بوو. تا هەفتەی ئایندە و بەڕاشکاوێکی ترم لایەکتان نەخۆشیان بن.